شيدو يا جيدا خالوي يا من دوجانا وما زر ما خردك يا خالوا يا شلاي زمزان وما بري يا كزم وكزا خالوا يا هاتيم بترو نعلم وين يا بري يا سيا شترو بري ئەوەڵ بەناوی خی گەورە میهرەبان بەڕێزان بەخێراتنی کەناڵی پێیام دەکەین بە نسبەت ئەم کەلوپەلەوە ئەمە کەلوپەلێکی نەتەوەی کووردە و شۆڕشەکانی کوردیش بەم سیلاحەوە سەرەتا شۆڕشیان گێڕاوە کە پێ دەڵێن بڕنەو کەلوپەلی کورد ڕەمزی کوردایەتیە کوڵەباڵ جامانە مشکی دەسماڵ پوزەوانە فەقیانە ئەمانە هە ڕەمزی کووردە ئەوانەیش کە لە پولی کوردی و کوردیش بەوە دەناسرێتەوە چونکە هەر کەسێک ڕەمزێکی هەیە کوردیش ئەمە ڕەمزەکەیەتی ناڵێت ڕێخاڵ خوا لەو قەورسانە و ناڵی پیر نییە یێرێ کورە باشە دڵمان ئەوسا دڵ خۆش و بەس ئەم خۆشیە ئیسان نەبوو ئەو کاتانە ئیسا خەڵکاکە سەرقاڵی خۆشیەکەی خۆیەتی تێ ئەگەی ئیسا خەڵک سەرقاڵی خۆشیەکەی خۆیەتی گوێی لە قەوم و خوێش و ئەملاولان نییە تێ ئەگەی هیچ ساڵێ و هیچ کەسێ خۆشی وایە بە خۆی نەبیناگە ئەو کاتانە تێگەی ئیساتە خوانەی بڕێ ئەم خۆشی ئەوەنە زۆرە کوڕواوە خۆشی خۆیوە براهاوە خۆشی خۆیوە دایکەوە خۆشی خۆیوە تێگەی لە دایک و ئەم جایتر ئێمە لە لادیاوین ئەوە نەکۆ نەیەبین و تا خۆشی ببینین هەر سەرقاڵی مەشکە و مانگا و باوکو و دایک و ئەمانمانە نێزیک و ئیتر گوێمان لە سەیران و مەیران نەبوو ئیتر ئیسا ئێمەش ئەوام ناڵ ئەمانێرنە دەرخوانەی بڕێ کوڕەکان و خزم و خوێژ ئەمانێرنە دەرۆ ئیسا حەزمان لە سەیرانە ئە لە ئاخری پیریمانە ئەیا خوا بێەوەی بی قوربان و بن و لێرەوە ئەوەی کە زۆر گرینگە من بڵێم سەبارەت بە ژینگەیە کە لە شوێنێکی هاو لە کەشەوەیەکیەوەها خۆش و سازگار بەڕاستی غەدرێکە گوناحێکە ئێمە پاشماوی دوای خۆمان جێبهێڵێ سیمایەکی زۆر ناشرین بەجێ هێڵێ و هەرچەنە لەم کەش و هەوا خۆشەیە خواردن لە دەرەوە زۆر خۆشتر هەتاکەوەی لە ماڵەوە بیخۆی لێرە هەشتێک خۆی تام و لەزەتێکی تایبەت هەیە ڕەنگە و خواردنی لێرەی خۆی لە ماڵە بخۆی ئەو تام و لەزەتەی نەبێت و بەڕاستی ژینگەیەکی خۆش و جوانە لەسەر ئێمە پێویستە بیپارێزنی و ڕێز لەوە بگرین کە ئێستا هەمانە و خزمانمان لێرە هەموو بە یەک ئاشنا بین چونکە بەڕاستی ئێستا دانیشتن لە شارەکانەوە دوورکەوتنەوە لە ناوچەی عەشرەت وای لێ کردوین کە لە مناسبەتێکی وانە بێ بە یەک ناگەین سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشت
بەهاری ئەمساڵمان پێم وایە بەهارێکی جیاوازە چونکە بەهارێکی تەڕە بارانەکانی ئەم دوایەی کوردستان لەخوا بەزیاد وای کرد کە جەوی بەهارەمان درێژ ببێت بەڵام لەم چەند ڕۆژەیە هەبوونی ئەم خۆرەتاوی کە ئێستا هەیە بۆتە هۆکاری لا بێت کاتینە دەرەوە بۆ مناسبەتەکانیان بۆ سەیرانەکان بە دوای بندارە بگەڕێن منیش بۆیە لە مناسبەتەکە دوورم قەرباڵخی مناسبەتەکە و هەبوونی ئەو احتیفالی کە لەوێ هەیە خۆکاری ئەوەیە کە دوورتە دانیشم بۆەوەی بتوانم جەوێکی ئیسراحەت و جەوێکی باشتر بۆ خۆم فراهم بکەم لێرە دانیشتوین خۆم و خێزانەکەمین خێزانەکەم و ناڵەکانم لە گەڕانی ناو خزمانن منی ویستم سەرخەوەیەک پشکێن و جەنابتانم دی هاتن بەرەولام لە خەوەکەم هەڵسام و خۆم مامادە کرد کە لەگەڵتانە و توێژێک بم بەخێربیان سەر چاوانم جیاوازەکانمان لەگەڵ ماڵە ئەوەیە لێرە ناو ژینگەیەکی پاک ژینگەیەکی سەوز هەوایەکی پاک و تەبیعەتێکی جوان لە ماڵیش چوار دیوار و هەندێک منزەرەی ناو ماڵ و نازانم نەبوونی کارەبا و ناڕەحەتی دابینکردنی پێداویستیەکانی شار پێم وایە جیاوازەیەکی زۆر زۆر گەورە بە ئینسانەدەن کە بیبینین هۆکاری پشودان لەم ناوچەیە پێم وایە هەبوونی ئەم تەبیعەتە جوانە و هەبوونی ئەم هەموو ئۆکسیژنە پاکە کە بەهۆی ئەم دار و درەختەوە فراهەمە بێت و خەڵکی توانی استفادە بێت. الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سينة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسي السماوات والأرض ولا يؤود حفظهما وهو العلي العظيم صدق الله العظيم. سەیرانی ئێستا و سەیرانی ئەوسا زۆر جیاواز بوو. ئێستا سوپاس بۆ خوای گەورە و بۆ نیعمەتەکانی بەردەوامە لەسەرمان و ئەیڕژێنێ بەسەرمانە. ئەگەر ئەم جەوە و ئەم هاتنە دەرەوە ببێتە هۆی بیرکردنەوە نیعمەتێکی زۆر گەورەی. ئەگەر بێت و ئێمە بینە دەرەوە و بیر بکەینەوە لەوەی کە خوای پەروەردگار ئەم هەموو جوانیە و ئەم سروشتە جوانەی بۆ ئێمە ڕەخساندووە ئەبێ دانیشین و بیر بکەینەوە سوپاسی خوای پەروەردگاری لێ بکەین. بەڵام زۆرێکی هەیە بە ساغیەتە دەر بەڵام بە سەرخۆشیە گەڕێتەوە بۆ ماڵ. بەڵام ئەگەر بێت و ئێمە موسڵمان بیر بکەینەوە لەوەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوین لەوەی کەوا ڕۆژێک بێت ئێمەش هەمومان ئەمرین وەکو ئەو گیای کە وشکە بێت ڕۆژێکی شەبێ هەمومان زیینو ببینەوە وەکو ئەوەی کەوا ئەو گیا وەک ئێستا ئیبینین دەڕودەشت هەمووی سەوز و جوانە و هەمووی زیین و بۆت و نیعمەتێکی زۆر گەورە و جوان. بەڵام ئایا ئێمە تا چەند هەڵسوکە و دەگەڵ ئەم نیعمەتە ئاکەین تا چەندێک سوپاسگوزاری خوای لەگەڵ ئاکەین. بۆیە ئامۆژگاری ئەم برا بچووکەی خۆتان کە لە هاتنە دەرەوە بۆ بیرکردنەوە بێ خوای پەروەردگار لە هەموو لایەکی پیرۆزکە خوای پەروەردگار بە خۆشی هەمووی بگەڕێتەوە ماڵی خۆی. خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبول بکە ئەوەی کەوا بۆ ئەوە بێتە دەرەوە بیر لە دروستکراوەکانی خوای پەروەردگار بکات و دەستپۆشیتان لێکە.